ئازاری پشت. ئازاری پشت یەکێکە لە ئازارە باوەکان کە نەخۆش تێیدا توانای جوڵە و هەڵسوکەوت و کاری ڕۆژانەی کەم دەبێتەوە. تەنانەت هەندێک جار ڕێگر دەبێت لە بەردەم هەڵسوکەوتە سادەکانی ڕۆژانەشدا. ئازاری پشت کۆمەڵێک نیشانەی هەیە. یەکێک لەو نیشانانە هەستکردن بە ئازار و بەزەبرێکی زۆر لە پشتماندا و هەندێک جاریش ئازارەکە بەرەو قاچەکانمان دەڕوات وەکو بروسێک یاوە خۆت وەکو تیشکێک کە هەندێک جار سڕبوونیشی لەگەڵدا دەبێت. ئازارەکە زیاد دەکات لەگەڵ موشتانەوە یاوە خود جوڵە یاخود زۆر وەستان. واتە ئازارەکە زۆرتر دەبێت ئێمە زیاتر هەست بە سڕبوون و بەو بروسک و تیشکە دەکەین. هیچ جودڵ مەبە. بۆ ئەم جۆرە حاڵەتە چارەسەری زۆر گونجاومان بۆتانداناوە. ئێستا لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی بە کۆمەڵێک ئامێری پێشکەوتوو و هەروەها بە کۆمەڵێک تەکنیکی دەستی و هەروەها بە چەند وەرزشێکی تەندروست ئێمە کۆتایی بۆ ئازارت دێنین و هەروەها ماسۆلکەکانی پشتت بەهێز دەکەین تاوەکو جارێکیکە تووشی ئەو جۆرە حاڵەتە نەبیتەوە.